ڕەوشی ئەمنی بەشێک لە ناوچەکانی باشوور و خۆراوەی کەرکووک کەوتونەتە بەردەم مەترسیەوە چاودێرانی سیاسی ڕایدەگەیەنن تێکچوونی ئەو ڕەوشام نییە جگەلەوەی لێکەوتەی بەشێک لە پیلانجێڕێ هەرێمایەتەکانە لە هەمان کاتیشدا پیلانی ناوخۆیشی لە پشتەوەیە و پیلانجێڕەکە شەشی حوزەیرانی ناو ئەنجومەنی نوێنەرانیش دەرفەتی بۆ لایەنە شەوێنەکان دەست بە دۆزی کەرکووک واڵا کردووە. پیلانجێڕەکەی شەشی حوزەیران دەرگایکی خراپی کردەوە بەڕووی شۆڤێنیەکان و نێرانی کورد. یەکەم ئەوەیە کە بەغدا لەوە تێگەیشت کە ریزی ناوماڵی کورد ریزێکی پەرتەوازەیە ناوماڵێکی ئالۆزە و کۆمەڵێک گروپ و تاقمی تازە دەرکەوتون کە دژی بەها باڵاکانی خەڵکی کوردستانن دژی دەستکەوتەکانی خەڵکی کوردستانن دژی پرسەنەتەوەی نیشتیمانیەکانی خۆیانن ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە گروپ و تاقمە تیرۆریستیەکانی تریش کەڵکیان لەم دەرفەتە وەرگرتەوە و ئێستا بینین دۆخی ئەمنی ناوچە جێناوەکان بە تەواوەتی بەرەو تێکچوون ئەچێ. پیلانجێری زۆریش لەسەر کەرکووکەیە بە تایبەتیش وردە وردە و ئاکامی ئەو پیلانجێرانە بە تایبەتی لە دوای شەشی حوزەیرانەوە دەرەکەوێتن کە جم و زۆڵی داعش هەروە بێتەوە عەرەب و تورکمان مزاهرەتەکانی ناوشاریان ئەمانە هەمووی هۆکارێکن بۆ یانەوێ ڕەوشی ئەمنی کەرکووک تێک بدەن. بۆیە دەبێت کورد جارێکی کە چاو بەخۆیان بخشێنێتەوە وای کرد مەسەن داعشان بارودۆخە بقۆزێتەوە بە تایبەتیش لە سنووری کەرکووک لە قەزاو ناحیەکانی زۆرێک لە پشەوی دروست بێ مەخۆمانە زانینسە داعش بە ئاشکرا نهێنی لە منتیقانە جمۆزۆڵیان هەیە بەڕاستی بەداخەوە ئەمە ئەم کۆبنەوانە و ئەو ڕوئایەی کە بۆ پرۆسی حکومڕانی لە عێراقا بوو کە لە ناو لە شەش حوزەیراندا ڕەنگیدایەوەیان چەقی شەش حوزەیرانە عێراقی بەرەو دۆخێکی ناران بەروەد بە تایبەتیش کەرکووک و لە ناو کەرکووک شایمەوەکو کورد تووشی زۆرێک لە ئەحراجی بووین لە ناو ئەو چوارچەوەیە کە دەبوو ئەمان ئەمە نەکەن بەڕاستی بە پێویست ێزانن یعنی کە قیادی سیاسی کورد و حکوومەتی هەرێم بە ئاگا بێت لە مەسەلەیە ڕاستی لەبەرەوەی بۆی زیاتر پەرەنەسەنی بۆی زیاتر بارودۆخت زیاتر تێک نەچێت دەبێت هەن بۆ برێکە ینی چارەسەر بۆ مۆزوع بدەستەوە ئایا ژووری ئۆپراسیۆنی بەهاوبەش دروست دەکەن و بێ فشارێکی زۆر بکەنە سەر حکوومەتی بەغا بۆ ئەوەی کە بتوانن ئەم بۆشایە ئەمنیە کەم بکەنەوە. بە بڕای کادرێکی پێشکەوتوو یەکێتیش پێویستە سنوورێک بۆ پیلانجێڕاندا بنرێ و ڕەشی دەگەیەنێ ئەرکی حکوومەتی عێراقی شەداوا بکات پێشمەرگە بۆ سنوورەکە بگەڕێتەوە. ئێستا ئەبینین لە هەموو ناوچەکان زەختی گەورە لەسەر کورتەیە چووکە تێگەیشتن لەوەی نێوماڵی کورد پەرتەوازەیە و کورد ئەوەی کە لەسەر خەڵکی کەرکووک بە جواب دەیەشێتی نیشتیمانی کورسانە ئەمە وای کردووە هێزێک دروست بێ ئەو هێزە بیر لەوە بکاتەوە ڕەوشی ناوچەکە ئارامی ناوچەکە بشێنێ ئەمە لەلایەکە ئەو هێزە عێراقیانەی کە هەن ناتوان کۆنتترۆلی ئەم ناوچانە بکەن دیارە لە پێش مەسلەی انتخاباتیش قسە لەسەرەوە بابەتەکرا هێزی پێشمەرگەی کورسان بگەڕێتەوە ئەم ناوچانە و بە پشتیوانی ئەمریکا و هێزەکانی عێراق بتوانن بە هەماهەنگی بە هەموو لایەک ئەم ناوچانە پارێزن بەڵام بەداخەوە ئەو کاتیش عێراق استجابەی نەبوو لەبەر مەسلەی انتخابات ئێستا جارێکیکە ئەم مەلەفە ئەبێ بچێتەوە بواری جێبەجێکردن چکە ئەگەر نەچێتەوە بواری جێبەجێکردن عێراق ناتوانێت کۆنتترۆلی ئەم ناوچانە بکە و ئەو عقلێتەشی کە لە ناوچەکە ئیدارە ئەدایە خود بابەتی ئەمنی بەڕێوە بە زۆرتر عقلێکی شۆڤینی عقلی شۆڤینی عەرەبیە بۆیە لە ئێستاە کورد تووشی ئەم تەنگەژانە بووە. لە دوای پیلانجێڕەکەی شەشی حوزەیرانی ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە ڕەوشی ئەمنی کەرکووک بەرەو خراپی چووە و چاودێرانی سیاسی شڕای دەگەیەنن دەستێک خەڵاوکردنی سەرلایەنێکی کوردی لەو پیلانجێڕیەدا هەڵوێستی لایەنە شەوێنەکانی بەرامبەر بە کورد بەهێز کردووە و جم و جۆڵی تیرۆریستانیشی لە ناوچەکە پەرە پێداوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.